لە خلالی یەکی 2021 تاکو سیویەکی 2021 زیاتر لە 122,000 ئۆتۆمبیل تۆمار کراوە. واتە ئێستا لە هەرێمی کوردستان زیاتر لە 1,961,000 ئۆتۆمبیلمان هەیە. ژمارەکە بە بەراورد لەگەر مەساحە و دانیشتوانی هەرێمی کوردستان ژمارەکە زۆرە. لە ساڵی 2021 زیاتر لە 70,000 مۆڵەت دراوە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە کۆی گشتی مۆڵەت لە هەرێمی کوردستان زیاتر لە 1,900,000 مۆڵەتمان بەخشیە. خلالی ئەو ساڵی ڕابردوو زیاتر لە 662 هاوڵاتی بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ گیان لەدەستداوە بەداخەوە. بەڕاستی ئێمە لە دڵەوە زۆر غەمبارین کە ئەو ژمارە زۆرە دەبینین. ئەوەی لە دەستمان هاتیبی کردیتمان بەردەوامیش دەبین، بەڵام ئەو بە تەنیا بە ئێمە ناکرێ، بە پشتیوانی شوفێران و هەموو هاوڵاتیان و حکوومەتیش پێکەوە پێویستە هاوکار بین بۆ ئەوەی ئەو ژمارەکەم بێتەوە. بەداخەوە دیسان دووبارە داوا دەکەین کە شوفێران پابند بن بە ڕێنماییەکان و یاساکانی هاتوچۆ. و زیاتر لە 7,120 هاوڵاتیش بریندار بووە. واتە ژمارەکە بە بەراورد بە ساڵی پار زیادی کردووە.